ڕاستەکی ماوەیە کێشەیەکە بچووکمان بۆ دروست بوو بڵین خزم و کەس وتیان بڕۆن بۆ لای فڵانەمەدا حەز ناکەم بڵێم لە فڵان جێگەی یان چ ناوێکی هەبێ فڵانەمە لا ئێمە چوینە لای چاوەزارێکی بۆ کردین با بڵین کە هاتینەوە ئەو کەسی کە وتی بڕۆن بۆ لای وتی دوعایەکی دەمبەستی بۆ ئێمە کردووە بۆی فڵانە کەس بۆ فڵانە کەس رازی بێ زۆر پەشیمان بووم یعنی تر هەر زۆرم وتم یعنی دوعای دەمبەستکە لەوە چێ فاڵچی بێ چەکەم خوشکی خۆم ئێمە مەلامان نییە ئیشی وا بکە ئەمانە کۆمەڵێ بازرگانن بەناودینەوە کۆمەڵێ ساختەچی و قۆڕبڵ و دەجال و خەڵکانی منافق و یعنی بەرژەوەندی خوازن ئەگینا هەر کەسێک یەک تۆزی ئەخلاق و ڕەوشتی تیا بێت باشە ئەمانەیەک بکاتە سەری ئیشی وا لەگە خەڵکان ناکات. وڵی مامۆستادی من زۆر بۆیە پرسیاریشم کرد زۆر لام سیر بوو چونکە پشتی هەمووی قورعان بوو بڵین زۆر نەوعێ بوو ئەها هەر ناوی ئەڵایە برد هەر چوزانم زۆر بەدین دیار بوو زۆر پێم سیر بوو. دوعاکەش خوا عەفو با من دوعاکەش کە ئەم دەمبەستەی کردووە کوڕ و کچەکە حەزیان کردووە بەس ماڵە باوکی کچەکە حەزیان نەکردووە. نا بە هیچ شێوازێک شتێکمان نییە بە ناوی دەمبەست و ئەو شتانەوە ئەوانە خەڵکانێکی قۆڵبڕ و فاڵچی چیشتی و دەجال و درۆزنن دێن بە ناو قورئان و بەدینەوە بە تایبەت ژن هەڵە خەڵەتێنن من نەمبینیوە پیاو هەڵ خەڵەتێت بەس ئافرەت لەم بەینەیە بووەتە قوربانی واللهی نازانم ئەگەر پیاو بێ نەمبینیوە بەڕاستی هیچ پیاوێک بچێ بۆ لای قۆ بیانی ئەم فاڵچیانە هەمووی ئافرەت قەناعەتکە مامۆستا شتێکی وایان لای منانەوتوە هەتا ئەو دەقەی کە هاتینە دەرەوە کە هەتا ئەو دەقەی چوینەوە ماڵەوە لە ناو سیارەکە پێیان وتم. ڕاستە فەرمیسا من دوێنێ عەسر ئافرەتێکی بەتەمەن هاتبوو بۆ مزگەوتەکە وتیان ئەو ئافرەتە زۆر بەمەکە چاوەڕێی تۆکە وتم قەیچێکە دوای ئەوەی کەوە لەگە خەڵکەکەیان تەواو بووم چوومە دەرەوتم بەڵێ دایگیان فەرموو وتی وەڵام مامۆستا هاتوومە بۆ چلبڕە بووکەکەمان مناڵی نابێت چەند ساڵە هاتوومە چلبڕێکی بۆ بکەی خێرت دەگا وتم چلبڕە چییە؟ وتی ها و چلبڕێکەوە ئەکرێتتر دوای چل ڕۆژەکە مناڵێ بێت وتم دایگیان ئەم شتانە لە دینی خوایان نییە لە قورئانە نییە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم باسی نەکردووە و ئەمە شەریکدانانە بۆ خوای گەورە وتی چۆن شەریکدانان نییە شەریکدانانە ئەی ئەمە دوعانیە ئەیخوێنە سەر ئەو پەتەیە وتم ئەمە سیحرە یعنی تۆ تەوەکولت بەوەیە پشت و پەنات بەوەیە پەتێک چلگریە مناڵت باتێ دایگیان لەخوا بترسە شتی وا لە دینا نییە وتی دەی وەڵا ئێمە هەروە هێناومانە هەر چل بڕە و تابڕەمان کردووە ئەمە خەڵکانێکی بەرژەوەندی خواست دەستیان داوەتە ئەم ئیشوکارە زۆر بەداخەوە تەنها ئافرەت ئەخەڵەتێ بەم شتانە یعنی تەنانەت والعیاذ بالله زینایان لەگەڵ ئافرەتا کردووە بە ناوی ئەو شتانەوە نازانم بۆچی یعنی ئافرەت بەم شتانە ئەخەڵەتێ واللهی هیچ کەسێک توانای ئەوەی نییە بتوانێت ژن و پیاوی خۆشەویست کات هیچ کەسێک توانای ئەوەی نییە جگە ڕەب العالەمین نەبێت هیچ کەسێک توانای ئەوەی نییە زەفەر بە عایرە و خێزانێک بەرێ جگە لە ڕەب العالەمین نەبێ ئەگەر سحریشت لێ بکە ئیلا ئەبێ ئیزنی ڕەب العالەمینی لەسەر بێت بۆیە خۆژن بە قسەشمان ناکە واللهی سا ڕەنگەتیایە بێڵێ هەر بە خۆت بێڵێ مامۆسا سحری خۆم هەر ئەەکەم ئەچم بۆ لای جادوو هەتا ژیانیان لیا تاڵ نەکەم واز نایەنم ئەو خۆی کافرەکە ئاساییە بەلایەوە قیامەتی بڕۆ ئاساییە بەڵام ژیان لە ژن و پیاوێتێکدا ژیان لە خێزانێتێکدا ئەمە بەس ئەمە ئەکات وەرە حەزەکەی بڕۆک لە قەبرسان ئێواران بوەستە بزانە چەند ژن خۆی بە قەبرسانەکە هەمووی ئەڕوا لە ژێر قەبری مناڵە لە ژێر سەر قەبری مناڵە چیەکات نوشتە و دوعا و جادووە شارێتەوە یەک پیاو ئەمە ناکات هەمووی ئەمە ژنە دەستی داوە بە مۆزە واللهی مامۆستا قەناعەتکە من خۆم زۆر لەو شتانە ترسم یعنی تر ڕاستە لەوە چێ کەسێکی زۆر ئیجباری دین نەبم عمرم نەکرد بەیان شتێ بەڵام لەوانە هەرکە ناویشیانە بەرگیانم تەزویەکی پیا و زۆر پێم نا کە هاتیشمەوە پێشم وتم تۆ بڵێ ئەوە بڵێ فاڵچی نەبیان شتێ وتی کورە ناوی ئەڵای بردووە پشتی هەمووی قورئان بۆ وەک تۆ ئەیچسە چۆن ڕەفەوداناوە ئەو کامل ناوماڵەکەی ڕەفە بۆ پڕ بۆ لە قورئان زۆردا هەتا نزیکی 3 مانگە من مایکە نێرم بۆی ئەم پرسیارە جوابم بیتەوە و ئاخری زانیشم و بڵێ گوناحبار بم.
خوشکەکەم طبعا گونەهبار بوویتە ئەبێت تەوبەی لێ بکەی و جارێتە دووباری نەکەیتەوە، جارێکی تر دووباری نەکەیتەوە بە هیچ شێوازێک. طبعا دوێنێکە گەنجێکی داما و چۆن سەحریان لێ کردووە، چۆن سەحریان لێ کردووە باشە، چووە بۆ داوای ئافرەتێک، ئافرەتەکەیان نەداوە پێی باشە. ئەنجاکە لە ڕێگەی ئافرەتێکی ترەوە هاتوۆتە بەردەم ماڵەکەی وتۆتی ئەم دەبە ئاوە دەبێ ئاوی پێبووە باشە، وتۆتی لێی بخۆرەوە، خواردوەتەوە عەفوەن بوتۆتی بۆم هەڵپشڕە، ئەمە کە هەڵی پشڕیوە دەبە ئاوەکەی خواردوەتەوە ئافرەتەکە. دوای ئەوە بە کوڕەکەی وتووە فەرموو تۆش بیخۆرە، وتۆتی بۆ بیخۆمەوە، تی دیارە بێزم لێکەیتەوە، ئەی ئەمە دراوسەی یەکتری نەبووین، توتی وەڵا بێز ناکەمەوە، دەبە ئاوەکەی خواردوەتەوە. دوای ئەوەی دەبە ئاوەکەی خواردوەتەوە یەکسەر ئەمە هەستی لە دەستداوە ئەم کوڕە، سبحان الله ناو دەمی بووە بە برینێکی زۆر خراپ، تووشی سکێشەیەکی زۆر بووە، هێز و توانای لە دەستداوە، داماوە لە ڕێگەی دەبە و لە ڕێگەی ئاوەوە چۆچی لێ کردووە، سەحری لێ کردووە. ئەمە کێ کردوەتی؟ ئەمە ژن کردوەتی. یعنی تۆ سیر کە بزانە ژن چی هێناوە، یعنی نازانم ئیسا هەرچی قساکەی دوایاڵێ کاکە ئەی پیاو، کاکە پیاو ناچێتە لای جادوکەر و فاڵچی و ساحیر، بەس ژنەچێت، بەس ژن ئەو ئیشا ناکات، پیاو ئەو ئیشانە ناکات. خوای گەورە هیدایەتی ئەو کۆمەلگا ئەو مجتەمەعمان بدا یا ڕەبی. خوشکەکەم بەخێر هاتی سەرچاوە.